لە گفتوگویەکدا لەگەڵ ئاژەنسی ئەنادۆڵی تورکیا گۆردۆن دەڵێت ئەگەر سەیری کارەکانی دادگای تاوانی نێودەوڵەتی بکەین و ئەو کەسانەی تا ئێستا ڕاپێچی کراون بۆمان دەردەکەوێت زیاتر دادگای لاوازەکان دەکات نەک بەهێزەکان. ئەو ئەکادیمیە ئیسرائیلیا جەختی ژەکاتەوە کە وڵامدانەوەکانی تەلەبیب دژی هێرشەکانی حەماس لە 7 تشرینی یەکەمی 2023 پێشێلکاری تاوانی جەنگی زۆر تێدا ڕوویداوە. دەژڵێت ئیسرائیل پرۆسەی سزادانی گشتی لە دژی کەرتی غەزە گرتووەتە بەر کە بریتیە لە بڕینی ئاو و کارەبا لەگەڵ داواکردن لە 1 ملیۆن کەس لە کەرتی غەزە لە ماوەیەکی زۆر کورتدا ماڵەکانیان بەجێبێڵن. وتیشی ئەگەر هەیە ئیسرائیل تاوانی جەنگ بە شێوەیەکی زیاتریش ئەنجام بدات ئەگەر هێرشی زەمینی پلان بۆ داڕێژاوی خۆی بۆ سەر غەزە بخاتە بواری جێبەجێکردن و تووشەتی بابەرچاوی هەمووانەوە ئیسرائیل ساڵانێکی زۆرە فەڵەستین داگیر دەکات هیچ بەرپرسیارەتیەک لە ئەستۆ ناگرێت بۆیە پێم وانییە بە هیچ جۆرێک یاسا ڕۆڵێکی کاریگەر بجارێت. گۆردۆن ڕەخنەی لە هێرشەکەی حەماس گرت و بە قسەی ئەو بەو پێی خەڵکی مەدەنی کردووەتە ئامانج تاوانی جەنگی ئەنجام داوە. ئەکادیمیە ئیسرائیلەکە دەشڵێت لە مێژە پرۆسەی داگیرکاری دژی گەلی فەڵەستینی پیادە دەکرێت. گۆردۆن پێی وایە کە چارەسەری دوو دەوڵەتی بەسەر چووە و هیچ ڕێگە چارێک بۆ گەڕانەوەی ئەم چارەسەرە لە ئارادا نەماوە. و تووشەتی لە ئێستادا یەک دەوڵەتمان هەیە کە لە نێوان ڕووباری ئوردون و دەریای ناوەڕاستدایە. ئەویش دەوڵەتێکی ڕەگەزپەرستیە.